سلاف و ریز تماشاوان هیجا د برنامه هلبست نمر دا ام ایرو جیب هفرنا تماشاوان هیجا د برنامه بوری دا مج هلبستین ملای باتی مل حسین باتی هلبستک جور خونده بو هلبست آمد نیوی دا ما بو اما ایشالله ایرو و هلبستی بحمی بتواهی بخوینن لی بریکم هلبستی بخوینن اتخوازم جیانا ملای باتی بکورتی با بد مناسکرن کرم کن ام هفره گهداری بکن لسر جیانا مل حسین باتی گلک لیکولین هات نکرن لی مخابن دیسا جی جیاناوی بسراسی نایزانین دناف چافکانیان دجی گلک اختلاف هیا حتی ام دکارن ببیجن هنک چافکانیان ناویوین احمد آنجی محمد دانه نشاندان لبله چیتر وکا مل حسین باتی هاتی قبول کرن دلیل اویجی اوه کو خلق گند باتی و یه دردوراوی حمی ناویوی وکا مل حسین باتی دزانن و ناس دکن ام دزانن کو گوراوی پیروز جی لگند باتی و نهاجی زیارتگاه و هریمیا سیدای هیجا ده هلبست خودا اف ناسناف و مخلص بکارانینا باتی ملای باتی و فقیر باتی اغلب جی ناسناف باتی بکارانیا ده در حق دیروکاش دایک بوناوی ده در روایت هنه یک دبیجه کو ده سال 1414 هنده هاتیه دنیای و ده سال 1495 ده جی چویه رحمه خوده یا دنجی دبیجه کو ده سال 1675 ده هاتیه دنیای لیبراستی ام باش نزانن کو کی جان راسته ملای باتی لمالبته اولدار هاتیه دنیای ناوی باوی مصطفی باوی به صوفیتیا خود هات ناس کرن چار کوره صوفی مصطفی هبونا احمد حسین عثمان و محمد مل حسین باتی او قزناف خلق باتی ده تحس کرن کو هر آلی گند تدکاری راستی تشتکی بناوی وره مل حسین باتی پیشیل جنب برای خوا مل احمد دست بخوندنه کریا پشتی بویا 15 سالی لمدرسه میر زینل بگه هکاری خوندنه خوا دوماندیا هر وکیش برهم باتی ین حتی نها بدست مکتن دیاره کو او جبلی کردیه کباش عربی و فارسی و ترکی جی دزانه جبرهم نویت فهم کرن کو د ادبیات تفسیر حدیث و بلاغت ده سردست بویا ملای باتی به کسی نافدار و میران رجی همدن بویا دناف دیوان و جواتان ده هر وقتی خودی سوز بویا زمان وی گلکی لفهاتی و سفکا ام دکارن ببیجن کو انسان نخوندی جی جفهم دکن جبر وی که جی گلک هلبستین وی دناف گل ده هات نجبر کرن و بلاف کرن سه برهمین وی هنا زنبیل فروش دیوان و مولد و زنبیل فروش دناف گل ده پر ناف دارن اف برهم گلک جان هات نچاب کرن و جعالی گل و پر تین خوندن وقتی زانین مل حسین باتی لنیزی کی گنده باتی وفات کریا و لگنده باتی هاتیه دفن کرن نهاجی ترباوی زیارتگاه گل کرده بله تماشاوان هیجا مبهفره جیانا ملای باتی گوهدار کر امین هاجی هلبستاویا کو مجنیوی مان ام جو درب خونن لیبراستیس خوازم هلبستش سری جارکی بشیرو و بخوینم و پشتمه دوام بکن اجل ساقی بدست من دا میا باقیت پیاله دا جوی روجه حتا ایرو دلی من مات خیاله دا خیال و غم لمن پربو لو طور آگرک هلبو دما من جسم و جسمانی وکی توزه دباعی دا وکی توزه وکی خبره وکی موجه لسر بحره دگل دا از غریق ماما دناف پیله دعاوه دا جرنگ دیل برا حوری گلو یا رب لمن پیدا ظریفه شنگ جنها بوری شفق دا درد روژه دا شفق دا عرض و اسمانی لمن دلبر به ایسانی دخم سنده بسنعانی زلیخا بود مصره دا تو چیتر بوی زلیخای شپال شنگ لیلای نهن افرنگ د دنیای بوی بیتا د کعبه دا بوی بیتا د حاجاتی دخم سنده به آیاتی نهن افرنگ د جناتی منور بو د نوره دا منور بو جبر نوره کو من دیبو لسر شوره توی شبه پری حوره دلی من تیره یک لیده لمن دا تیره که دجوار سره تیره د دل چوخار ده دائم از دکم هاوار وکی مجنون دا عشقی ده وکی مجنونی دینم از وکی بلبل دخوینم از حتی کنگی دمینم از ده زیندانو ده حبسه ده بله تماشاوانی جا ما حتی وی داره خونده بو ایدیج ور پیدا امی دوام بکن انشالله
وەکەمە سەری دەژی گوت مەلای باتەی ئەڤ هەلبەستاخوا لەسەر عشق و ئەڤینێ نویساندیە لێ ئەمکارم بێژن هەلبەسوانێ کوردی یەکەڤن یە سەرەکە ئەمکارم بێژن وەکە مەلای زیری ئەحمەدی خانی و حوسێنی باتەی و فەقیە تێرە ئەغلبە ئەڤینە ئیلاهی بەرهەمێ خۆدا گوتنە ئەحمەدی خانی مەسەلا چیرۆکە مەم وزینێدا ئەم بێژن هەم عشقا دنیای یا مەجازی و هەمژی عشقا ئیلاهی بەهەورە ئەمکارم بێژن گوتیە مەلای باتەیژ ئەمکارم بێژن دڤردە عشقا خوا و عشقا ئیلاهی بەهەورە گوتیە وەکە زانن لەیلا و مەجنون و مەم و زین ئەدەبیاتێدا ئەدەبیاتە ئیسلامێدا بوونەوە کە مەزمونە ئیدی وەکە سمبۆلاشی بوونە ji ber wê yekê her dem navê ve derbas dibe ve koçê wekî mejnûnî dînim ez yanî ez jî weke mejnûn dînim li vê derê em karin bêjin mejnûn bi du maneya bikaraniye yanî weke insanê dîn ez dîn bûme çikû mejnûn di erebî de maneya dînbûnê ye û wekî din di çîroka Leyla û Mecnûn de jî navê li hengê qehremanê zilam navê wî mejnûn e yanî ew xwe jî belkî bi rastî navê ne mejnûn navê Qeys e ji ber ku ji ber eşqa xwe dîn bûye bi çolaketiye jê re gotine mejnûn yanî dîn li vê derê jî maneyeke ez karim bêjim xweşik gotiye wekî mejnûnî dînim ez wekî bilbil dixwînim ez bilbil jî wekû zanin di edebiyata dîwanê de ew jî sembola aşiq e yanî ew aşiqê ku ji dîlberê hez dike sembola wê ye û gul jî maşûq e yanî dîlber e her dem bilbil li ser gula xwe li ser dîlbera xwe gilî û gazin dike li ser dixwîne heta kengî dimînim ez di zîndan û di hepsê de yanî heta kengî ez ê ev qasî ji eşqa xwe ji maşûqa xwe ji dîlbera xwe dûr bûm gotiye ezim daîm di zîndanê wekî Yaqûb di Kenanê gelo dîlber nizam kanê me çav mabûn li wêrê de berê temaşevanê dibe ezim daîm di zîndanê dibe ez her dem di zîndanê dime ji ber ku ez ji dîlbera xwe ji yara xwe dûrim wekî Yaqûb di Kenanê Yaqûb aleyhisselam jî bavê Yusuf pêxember aleyhisselama ew bi xwe jî pêxember bû kurê wî Yusuf jî herdik jî pêxember bûn hûn çîroka xwe xwe dizanin di Qur'anê de hatiye gotin hatiye nivîsandin weke hûn zanin Yusuf ji alî birayî ve tavê ji neçalê de û piştre dûr dikeve ji dêw bavê xwe û ji birayê xwe dûr dikeve diçêl Misrê ji Kenanê ji welatê Kenanê diçêl Misrê li wê derê jî heta dibe melikê Misrê ji ber wê yekê ew bavê xwe jev dûr dimînin bavê jî ji hesreta wî ji girî û gazin de her dem li ser digirî ji ber wê yekê kor dibe çavê hafız dibin ji ber wê yekê yanî ku hesret û dûrbûn û xerîbî tê gotin muheqeq Yusuf aleyhisselam û Yaqûb aleyhisselam têne bîra me li vê derê jî telmîha ve her du insanê hêja ve her du pêxemberan kiriye ezim daîm di zîndanê wekî Yaqûb di Kenanê gelo dîlber nizam kanê me çav mabûn li wêrê de ji ber ku Yaqûb aleyhisselam jî bi salan çavê mar rêya kurê wî û her dem ji ber wî digirî ev jî dibe çavê me mar rê weke Yaqûb aleyhisselam ku li hêviya kurê xwe mabû me çav mabûn li wê xeyla dikim hawar û waweyla ku carek bête der Leyla bibînim ez di xemlê de temaşevanê jî dibe me çav mabûn li wê xeyla yanî her dem çavê me li wêrê bûn li wê xeyalê bûn ku menhacî behs kir me got çawa pêxember Yaqûb aleyhisselam çavê wî rêya kurê wî bûn ew jî dibe çavê mal xeyalê em kar weke me got ev her dem hatiye bikaranîn feqî têran jî di helbestek xwe dibêje çavriyê sîma li pêşim meqseda ez lê viyêşim hesreta Yusuf dikêşim Yaqûbê Kenanim ez yanî çawa aynî şibhê wî telmîha wî kiriye li vê derê jî me çav mabûn li wê xeyla her dem çavê min li wêrê bûn li wê xeyalê bûn min her dem hêviya dîlbera xwe bûm dikim hawar û waweyla bi her dem ez gilî û gaz nadikim dikim hawar û gazî weke zanin aşiqê dîwanê her dem ji dîlbera xwe rû nabîne ji ber wê yekê jî dike gilî û gazin hawar û waweyla ku carek bête der Leyla li vê derê jî weke menha jî got Leyla sembola dîlbera ji ber çîroka Leyla û Mecnûn dibe ez li bendê me ku heme carekî Leyla derkevê bibînim ez di xemlê de û ez navê xeml û xweşikatiya wê de ez carekê wê bibînim dîsa di helbesek xwe de feqê têran wiha dibêje dibe sed hezar çav min divîne bayekî perdê hilîne xal û xet min têr bidîne eşq û qûtê canim ez
دەبێ خۆست و هزار چاوێم هەبانە و تەجارێکی هەمە دەمەکە کنجی بێ پەردە سەر وجهێ خۆ هەلان بانە و خاڵ و خەتێ وجهێتە روێتە ئەو ڕوێ خۆشک مجارە مدیتبانە ئەف ژمرە بەس بوو لێ درێژی ئەم کارم بێژن ئەو حەسرەتە ناوبەرە عاشق و معشوقێدا عاشق و دیلبەردا هاتیە گوتن ئەستخوازم جارکە دەبێ بخوێنم مەچاو مابوون لوێ خەیلا دکم هاوار و واوەیلا و جارێک بێتە دەر لەیلا ببینم ئەس دەخەم لێدا ببینم جاوەکی باێ شیرین تربوو ژلەیلایێ نەهن ئەڤرەنگ لە بەغدایێ لە تەورێز و شامێدا تەماشەوانێجا دەبێ ئەستخوازم دیسا دیلبەرەخوا هەمە جارێکی من وەجهێوێت ئەو خۆشکاتیای دیتبانە و شیرین پوش لەیلایە دەبێژ لەیلایژی خۆشکتر بوو دیسامەگۆ لەیلا ناو عشقاوینێدا سمبۆلەکە سمبۆلا دیلبەرەیە بخۆشکاتیاخوا ناودارە ئیدی دەبێت دیلبەرامژ لەیلایژی خۆشکتر شیرینترە نەهێن ئەورەنگ لە بەغدایە دەبێ وی شکلی ئەو قاسی خۆشک لە بەغدای و تەوریزێ و شامێژی نینن هەر سێ باژارژی باژارێ مەشهوریە بناو و دەنگ یە مەزن یە کەڤنن دەبێلوان باژارەژی دیلبەرەکە و لە خۆشک لە سپەحی پەیدە نابێ نینە نەهێن ئەڤرەنگ دناو ڕۆمێ گەلی خەلکێ نەکن لۆمێ کو ئەس سۆتم کەتم دۆمێ بوومە ئێخسیر دبەندێدا تەماشەوانێژە دبەریاوێدە دبیتا پێشدا دگوۆیەوە کەڤێل بەغدای و تەوریز و شامێژی نینن و دبێ نەهێن ئەڤرەنگ دناو ڕۆمێ دناو ڕۆمێ دەژی نینن ئەم کارم بێژن بەرێ وڵاتی ڕۆنها ڕۆما ئەم بێژن لەش دەروێ ترکی ئەم دزانن لێ بەلکی ئیتالیە لێ بەلێ بەرێ وڵاتی ڕۆمێ دەهاتە نێزیکی ئەناتۆلیا ناوین حتاوە دەراژی دەگوتن وڵاتی ڕۆمێ دەبێت لە وڵاتی ڕۆمێژی ئەوژی معلومە وڵاتێکی کەڤنارەیە دەبێت لێ درێژی ئەولۆ نینن گەلی خەڵکێ نەکەن لۆمێ دەبێت لۆمێل منەکەن ینی منە شەمرێنن من شەرمەزار نەکەن ji ber kostketmevî halî de ji ber ku ew qasî xweşik e yanî insan nikarê li ber wê bisekine vî şekil bêje ku ez sotim ketim domê dibe îdî ez ji eşqa wê ji evî navê ez şewitî me ez şewitandime bûme êsîr di bendê de ez wek êsîrekî mamel benda wê û min tenê xwe bûye ve girêdaye bûme êsîrê reyhana veîstin zülf û çogana kirme dînek di dîwana wekî şêxê di xelwê de temaşevan hêja dibe ez bûme ئێسیرێ خۆشکاتیا وێ ئەم بێژن وەجهێ وێ روێ وێ و پۆراوەیە خۆشک ئەس بوومە ئێسیرێوە و وەکە دینێکی وەکە ئینسانێکی و دین بووی دیوانەدا ئەس بوومە دینێک و وەکە شێخێ دە خەلوێدا بێت چاوە قوتێک و تەریقەتادا شێخ دکەونە خەلوەتێدا و بەلکی بدە ڕۆژە بەلکی بیستە بەلکی بمەهان جارنا ژ ئینسانە خۆ دوور دەگرن و دە خەلوەتێ دەدمێنن ئەس بێژم تێکی لە ئینسانە نابن و خۆش تشتێ جسمانی دوور دەگرن دەبێ ئەژی ji ber عشقا xwe ji ber evî naxwe ji ber dîlbera xwe ez weke şêxekî dixewlê de ez dîn bûme êdî ez nikarim derkevme nav insana ezim daîm di xelwê me bi dil daîm di gel wê me qewî muhtacê sel wê me hilat bi roj di şerqê de temaşvanêje dibê ez her daîm ez di xelwê de me ji ber vî halî ez xwe êdî min ji her tiştê دنیایی مخوا دوور کردە ئەس کەتمە خەلوەتێدا بدل دائیم دگەل وێمە و بدلێ خۆبەژی ئەس هەردەم ئەسپێرەمە ینی هەر چ قەس جسمێ من بەدەنا من لەوێ دەرێ بێ جەهێکی جوداژی بێ ئەو دلێ مدەیە ئانژی دلێ من هەردەم بوێرەیە ئەس نکارم وێژ ئاخلێ خوا هێش شێخوا باوێژم هەردەم ئەسپێرەمە قەوی محتاجی سەلوێمە و دبێ ئەزگەرێکی محتاجێ وێمە ینی تەنێ ئەلدنیایە بەلکی لاخرەتێژی ئەس تەنێ تشتێکی خوازم چییە ئەوژی دیلبەرا منە ئەستەنێ وێت خوازم ئەس محتاجی وێمە هلات بۆ ڕۆژ دە شەرقێدا دبێ ڕۆژ دژی شەرقێ ژە ڕۆژ هلات دەرکەت هلات ینی gelek cara di edebiyata dîwanê de dîlber têşibandinî rojê û heyvê yanî malûma roj û heyv her dik jî bi xweşikatiya xwe spehîtaya xwe meşhûrin dîlber jî ji ber xweşikbûna xwe hatiye şibandinî roj û heyvê dibe wextê ku roj derdkeve çawa an heyv derdkeve çawa ronahî dike her derî dike şewq û ronahî dibe dîlbera min jî vî şeklî wextê ku tê meydanê derdkevê ji derve weka roj hilê ew qasî xweşik e û her derî munewwer dike ronahî dike ji şerqê roj ku hate der dinê pêkve bûye enwer bibîne dîlbera dîlber muferreh bûm di gel wê de temaşevan hêja di beyta pêşavê de jî em karin bêjin hema bêjin nêzîkî vê meanê digot ji şerqê roj ku hate der wextê ku
ڕۆژ شەرقی هاتە دەر دنێ پێکوە بووە ئەنوەر وەختێک و ڕۆژ هەلێ دەهلێ چاوا دەبێت دنیا هەمی پێ ڕۆناحی دەبێت نور لە دنیای بەلا دوێ ببینە دیلبەرا دیلبەر دەبێ ئێدی بەوی شکلی ئەم دیلبەرە ینی دیلبەرەش هەمی دیلبەرە خۆشکترژی تێدیتن ئاژی دیلبەراخوا دشی بینێ ڕۆژێ چاوە ڕۆژ دنیای ڕحنەی دکێ ئەوژی بەوی شکلی وەختێک و تێمەدانێ هەر دەری ڕحنەی دکێ و هەر کەس دیلبەرە ناژی دبینێ مفەرح بووم دگەل وێدا دەبێ وەختێک و ئەز وێ دبینم تەنێ هەدانامتێ قنیاتامتێ ئەس دکارم ئیدارە بکەم کۆز وێ دبینم دلێ من بهێناخوا ئەز بەدەم دلێ من فەرح دەبێ ئەس بوێ فەرح دەبم وەکیدن تشتێک نکارێ هەدنا من سەکنا من چێ بکێ مفەرح بووم دگەل یارێ برو قەوسێ کەزی مارێ وەران دنوێ ئەوێ جارێ وەکی مندی درەقسێدا تەماشەوان هێژە دەبێ مفەرح بووم دگەل یارێ دەبێ ئەس بە دیلبەرا خۆرە ئەم مفەرح بووم بهێنا من هاتە بەر من بۆیێ ئەس کەیف خۆش بووم برو قەوسێ کەزی مارێ دیوانە ئەدەبیاتێدا ئەدەبیاتە دیوانێدا هەردەم بر و پۆرا دیلبەرێ و مژگولە دیلبەرێ ji بۆی عاشق تالوکەنە هەردەم ژێرە خەتەرن هەردەم زەرارێت دنێدا ینی بەلکی بەریانە هاژی هەلبەستی خۆ دەگوت بر وەکە تیرێ تێنەگوتن و بر وەکە کەوانێ تێنەگوتن بژانگ ئاژی مژگول وەکە تیرێ تێنەگوتن ئاوڕژی ینی نێرینە هشک نێرینە سەرچی وەکە تیرێ دیسا تێدیتن و دیلبەر وەختێک و بە ئاورەکە شەوات لێ نەرێ دلێ عاشق پارچە پارچە دکێ و تیر و خەدەنگە لێ دەخێ پۆر هەردەم ji بۆی عاشق خەفکە هەردەم فەقە عاشق دگرێ و قەلبێوی ئێسیر دکێ نکارە ئێدی جارەکە دی لە تشتێکی دی بنەرێ بڤی ڕەنگی ئەم کارم بێژن دەبێتە کلاسیکدا مەزمون زێدە هەنە مەلای زیریژی دە هەلبەسەکە خۆدا ئەم کار بێژت گەلک هەلبەستی خۆدا ناوێ پۆرێ بڤی شکلی دەرباست بێ لێت هەلبەسە خۆدا وهات بێژێ وێ کاکولێ چینێن دلێ قەلبێ مەلێ داودانە لێ بێ کاکولێ ئەو کاکولە خۆشک ئەو پۆرا خۆشکیا دیلبەرێ چینێن دلێ ئەو ئەم کارم بێژن وەکە خەلەکی ئاژی ئەو خشر و خەمرێ لەسەرێ قەلبێ مەلێ داودانە لێ دەبێ قەلبێ مەلێ وەکە داوکە کردنە و قەلبێ مەلێ کەتیە دافکێدا کەتیە خەفکێدا معلومە خەلک بەلکی دیسێ چێشتەنە یەک و پێ مەسەر چووکە کەوا دەگرن تانە جوارم داوکت بێژن لنگێ کەوا لێت حەبلێ و تێگرتن ینی مەلای زیری ئەلوێ دەرێ ئەم کارم بێژن ئەو پۆرا ڕەش ئەو پۆرا خۆشک شباندیە وا دافکە و دبێژێ چاوە ئەو دافک تەیرکە کەوا چووکا دەگرن پۆرا دیلبەرێکی دلێمە دەگرێ ئێسیر دکێ دکێ خەفکێدا ئێدی ئەم نکارن خۆژێ خلاص بکەن لەوێ دەرێژی ئەم کارم بێژن مەلای باتەیژی لەسەر تالوکە بر و کەزیە سەکنیە گوتیە بر و قەوسێ کەزی مارێ برهێوێ قەوسن ینی وەکە کەوانێنە و کەزی مارێ کەزی چییە وەکە مارایە ینی کەزیە دیلبەرێ ji بۆی عاشق تالوکەنە و چاوە مار بە ئینسانە بەردێ مارش بۆ ئینسانە نەیارە وێژی وەکە نەیار دیتیە وەراندن وێ ئەvێ جارێ دەبێ لەسەر ملێخوا بەلاوکردە وەکی مندی درەقسێدا دەبێت دیلبەرا من درەقسی لەسەر گۆڤەندێ بوو و بڤی شکلی پۆراخوا وەکە خەفکێ بەلاف کرد بوو وەکی مندیت لە گۆڤەندێ گەلۆ یارب تژی چەندێ نەهێن ئەڤرەنگ لە سەمەر قەندێ دبەلغێ و بخارێدا تەماشەوان هێژە لەوێ دەرێژی دیسا دیلبەراخوا خۆشکاتیاوێ ئانیە زمان بێوەکی مندی لە گۆڤەندێ دەبێ چاواوەکی وەختێ من دیلبەراخوا دگۆڤەندێ دەدیت دەبێ گەلۆ یارب تژی چەندێ دەبێ گەلۆیەوە کە vê hene bi Efqasî xweşik nihin evreng li Semerqendê li Belxê û Buxarê de dibê yê weke dîlbera min xweşik li Semerqendê û li Belxê û li Buxarê ev jî navê bajarên kevinin bajarên mezin yê meşhûrin dibê di va bajara de jî yê weke dîlbera min xweşik û spehî nînin weke me her dem gotî helbestvan aşiq dîlbera xwe ew qasî spehî dibînê ku dibê yê weke wê li ti dera xweşik نینن بله تماشاوان هێژە me helbesta xwe li vê derê xilas kir îşallah di bernameyeke dî de bi helbestekê dî em ê dîsal pêşberî we bin heta wê demê
بمێنێت خێر و خۆشیێدا بخاترێەوە.